نەبێت و لە گەڵتان بەردەوامی ئەمڕۆ ستۆدیۆکەمان ئەکرێت بەڵێم کە بوونی سەرکەوتنەکانی لێ لە فیستیڤاڵەکاندا لە تەوەریەکەمان باسمان لە سەرکەوتنی کارمەندێکی دەستگای میدیایی کورسات کرد، هاوکارمان ڕابەر کە لە فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی ئامەد سەرکەوتنی بەدەستهێنا بوو کە وەکو سیناریۆ کاری کردبوو، بەڵام ئەکرێت بڵین داهێنانەکان لە دەستگای میدیایی کورسات نابڕێت و بۆتە کاری هەمیشەی کارمەندانی دەستگای میدیایی کورسات و هەروەها شاشەی کورسات لە باکوورەوە ئەگەڕینەوە بۆ باشووری کوردستان و ئەچینە شاری دهۆک لە فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی دهۆک کە بیرۆکی کورتە فیلمی کۆتا چاکە سەرکەوتنێکی گەورەی بەدەست هێنا و ئەم جارەش لەم تەوەرەشدا هەر چاوپێکەوتن لەگەڵ کارمەندێکی دیکەی دەستگای میدیایی کورساتەکەم کە وەکو دەرهێنەر لە داهاتوویەکی زۆر نزیکە کارەکات لە کورتە فیلمی کۆتا چاکە. کاگەران سڵاو دەبێ و زۆر بەخێر بیت و پیرۆزیشە. زۆر سپاس کاکڕۆن، سڵاو لە تۆش. سڵاو لە تۆش بێت. هەستە چۆنە وەکو کارمەندێکی دەستگای میدیایی کورسات ئەوەسا ئەمڕۆ دوو کارمەندمان سەرکەوتنیان بەدەستهێناوە، باسی هەستی خۆتم بۆ بکەیت. هەستێکی زۆر تایبەتە کە سەرەتای پشتگیری میدیایەکەت بەدەستێنی کە تۆ کارمەندێکیت میدیاکەت پاڵپشتی تەواوتایەتێک کە تۆ ئەو لایەنە هونێرەی کە هاتە بتوانیت بەکاری بهێنی و خزمەتی خۆتی پێ بکەیت. بۆ من زۆر تایبەت و کاتێک کە وتم شتێکی وامەیە یەکسەر هەموو دەرگاکانیان بۆ من کردوانێ و توانین بەبێ ئەنجام نەگەڕێمانی ئەنجامێکی باشمە بێ بۆ ئێرەش. باشە، کۆتا چاکە هەر بە ناونیشانەکەیە ڕەنگە هەڵگری چیرۆکێکی زۆر مرۆیی بێت. باسی چیرۆکەکەمان بۆ مەکە بە تەواوەتی، بەڵام بە گشتی چیرۆکی کورتە فیلمی کۆتا چاکە باز لە چی ئەکات؟ بە کورتەکەی کۆتا چاکە باز لە جۆرێک لە شۆکبوونەکە لە ڕاستیە. ئەگە کورتێک لەسەری باسکەمەوەیە کە هەمومان بۆ بازمە کوڕێک بە دوای کارێکە گەڕێ، بەڵام لەو شوێنی کە بە دوای کارەکەی گەڕێ تووشی شۆکێکی زۆر گەورە ئەبێت کە بەویستی خۆی نییە، بە ئارەزوی خۆی نییە، تا سەرنجام هەر خۆی تووشی ئەو جۆرە لە جێژاوە ئەبێ کە نازانێت چۆن کەوتۆتە ناوی و لە ڕاستیشە خۆشی نازانێت تەنانەت چۆن لی دەرەچێ. بەڵام هەروکو بەناوەکەیە دیارە ئەوەیە کە کۆتا چاکە ئەبێت بەرامبەر بە شتێک بەرامبەر بە کەسێ لە جێگەیە. باشە، کەواتە و هەڵگرین بۆ کاتی فیلمەکە. فیلمەکە چی وای کرد لژنەی دادوەرانی نوهات بڕیاربن کە فیلمەکەی ئێوە بیرۆکەکەی ئێوە خەڵات بەدەستبێنە، سەرکەوتن بەدەستبێنە. کاگڕۆن ڕاستە چەند بابەتێکە ئەوەیە کە یەکەم تاوکو چەند بیرۆکەکە بیرۆکێکی بەهێزە، تا چەند بیرۆکەکە ئۆرجیناڵ لە ڕاستیە، تا چەند بیرۆکەی لە ناو کوردایە، تا چەند پێیوەستە بە خۆمانەوە. پاشان یەکێک لەو قۆناغانی کە زۆر دەورەبینەوەی کە تیمێکی باش دروستکە. هەبەت من بیرم نەچێت کاک شاملۆی هاوڕێم لەگەڵ کاگلاوەندا ئەو دوو کەسان کە زۆر هیلاک بوون بەڕاستی. کاگلاوان وەکو سکرایبڕایتەری ئیشەکە، کاک شاملۆ وەکو سینەماتۆگرافەر لە ایشەکەیە. پێکەوە قەرارمانەکە لەوێ بووین کە بیرۆکەی گەڵبژێرینەوە بیرۆکەی کاگلاوەندمان هەڵبژاردمانەوە بیرۆکێکی زۆر گونجاو و باشە، ئەو بیرۆکەی کاتوانین کاری لەسەر بکەین، دەربارەی کورد بوو، بڕیارمانە کە بە یەک و کاری تا بکەین. ئەیتر دوای کارکردن لەسەر بیرۆکەکە و ترێنەرەکان کە چەند ئەسایمنتێکیان پێین و بەردەوام بووە کارمان لەسەر کردە، ئەو بۆ ڕۆژی پیچین هەیە لە نوهات. ئەو ڕۆژەیە کە ئیتر تۆ ڕۆژی یەکلایکردنەوەتە، ئایترتوانی فەندێک بۆ بیرۆکەکەت بەدەستبێنی یانە. بۆە پیچمان کردە هەر کەسێ لە لای خۆی ستیتمنتی خۆی هەبووە. من دەربارەی ئیشەکە ئەمێ چۆن ئیشەکە دروستکەم، سکرایبڕایتەرەکە ستیتمنتی بوو، ئیشەکەی خۆی چییە، سینەماتۆگرافەکەش چۆنە. پێم وا بوو بیرۆکەکەمان لەسەروی کە کۆمیدیە و دەربارەی بابەتێکە لە نێو کووردا، ئەمە وای کرد و سەرنجی جیوریەکان بۆ لای خۆیان ببات. باشە، ئێمە لە کورسات سیناریۆ نووسمان هەیە، دەرهێنەرمان هەیە، ئەکتەرمان هەیە، ئێستا ئەکتەرەکە ژۆتا لە پشتی کامێرە لە بەرنامەیە لەگەڵمانە. بۆ پێک بە یەکەوە بڕیار نایەن کە یەک بگرن هەمووتان وەکو خێزانی کورسات پێکەوە بەرهەمێکتان هەبێ، بەرهەمێکی هاوبەشتان هەبێت تایبەت بێ بە کورسات. بۆ من زۆر خۆشحاڵەیە کە لێرم بەڕاستی دنیاک هونەرمەندمان هەیە، بەڕاستی یەک دنیا کەسی لێ کە تۆ توانین پشتیان پێ بەبەستی وە کاریان لەگەڵا بکەی. ئەگە دەرفەتی ئەوە بگونجێ کە ڕۆژێک لە ڕۆژان بیرۆکەیەک بێتە پێشەوانێ و بتوانین کار بکەینەوە، بێگومان یەکەم شتەبێکە بیری لێ یەکەینەوە کە بەیەکەوە بتوانین کار بکەین. دەستان خۆش بێت. هەنگاوی یەکەم کۆتایی هات، بیرۆکەکەتان سەرکەوتنی بەدەستهێنا لە فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی ئامەد لە فیلمی دهۆک ببوورە، فەرق ناکات هاوکارمان ڕابەر لە فیلمی ئامەد سەرکەوتنی بەدەستهێنا. باشە، کەی
ئەم کارە ئەم بیرۆکەیە ئەچێتە بواری جێبەجێکردنەوە دەستەکەن با وێنەگرتنی بەرهەمەکە. ئێمە لێستا چاوەڕێی ئەوە ئەکەین کە ئەوان وەڵامی کۆتاییمان بنەوانێک کە کەی بودجەکەمان بۆ نێرن پاشان ڕچای ئەومان کردو کە پێویستە کاتێمە لە چ وەرزێکە کارەکە بەرهەم بێنین. ئەیتر ئەو کاتی کە ئەوان وتیان تەواو بودجەکەتان لە بەردەستایە توان دەست پێ بکەن ئێمە بڕیارین کە دەست پێ بکەین و فیلمەکە لە کاتێکی نزیک ئەوە بەرهەمبێن. وەکو دەرهێنەری فیلمەکە ستایلی کارکردن لەم فیلمەیە چۆنە بێت؟ کاگڕاوە ڕاستیە ئەمە بەشێک بوو لەو پیچەی زۆر ئاساییە ئەمە بە هەمان شێوە پرسیاری کێسە تۆکردێت بەشێک بوو لە شێوازی پیچەکەی من لە بەردەمی جیوریەکانە لەوێ. نەڕاستیە ئێمە کار لەسەر تۆن و ڕیتم و مرۆڤایەتیەکەین لە نێویشەکەیە کار لەسەرواکەین کە ئەبێت کارکتەر چۆن لە نێو بیرۆکەکەی ئێمە ڕنگانەوەی خۆی هەبێت چۆن گوندێکی کوردستان لە نێو فیلمەکەی ئێمە پیشان بدرێت. لە ڕاستیە ئێمە ئەمانەوێت مۆرکی کوردایەتی و مۆرکی گوندنشینی لە نێو فیلمەکە بێتە سمبولی ئیشەکەمان. یعنی منەمەوێت بە جۆرە بێوێنەگرتن کە هەز بکەین کە بەڕاستی ئەوەی ئەیبینین گوندێکی کوردستانە و ئەوانی کە لە نزیکەوە بەریانەکەین کە ڕووداوەکانە خوڵقیێنن گوندنشین لە نێو کوردستانە بەڕاستی. چی جیاوازی تیابینین؟ بۆ من ئەوەی کە زۆر جیاواز بواشی کرد لەگەڵ هەردوو هاوڕێکەی ترمان بیرۆکەکە هەڵبژێرین بۆی کاری تیا بکەین ئەوەیە کە ڕووداوێکی شۆگەێنەر بە کۆمیدی ئەجێڕدرێتەوەوانە لە کاتێکە کە ئێمە خۆمان کۆمیدیاکەمان بەمە بەس دانەناوە بۆ بیرۆکەکە بەڵکو بیرۆکەکە خۆی بڕیاریەوە بە کۆمیدی بژێڕدرێتەوە. باشە کاستین و هەموو کارەکانی تەواو بووە؟ تەنیا چاوەڕێی ئەوەکەن کە هاوکاریتان کرێ پشگیریتان کرێت دەست بکەن بە وێنەگرتن؟ تەنیا ئێمە چاوەڕێی جوابی ئەوانی وەڵامی ئەوانەکەین کە پێمان بوو تێ دەست پێ بکەن. ئەژینا لە ڕاستە کۆن هەندێک شتەیە کە پێشوەختە بیری لی ئەکرێتەوانە بەڵام هەتاوەکو ئەوان نەڵێن ئەوە هەموو شتێک ئامادە بۆ دەست پێکردنیەوە جارە بیرێکمان لەهۆ نەکردێتەوە لە ڕاست. وەکو دەرهێنەری کارەکە لە ئێستاوە جارێ بەرهەمێنان دەستی پێ نەکردووە وێنەگرتن دەستی پێ نەکردووە پێشبینی چییە بۆ فیلمی کۆتا چاکە کورتە فیلمی کۆتا چاکە؟ باوەڕم وایە کە بەڕاستی چیرۆکێکی جیایە و یەکەم جارمە خۆشم بەر ئەزمونێکی وا بکەوم. پێم وابێت جۆرێک لە سەرنجڕاکێشی بۆ خۆی بەدەستهێنێ لە ستایلی وێنەگرتنەکەی چکە قسەشمان لەسەرەوە کردووە پاشان لەسەر جۆری جێڕانەوەکەی و ئەو جۆرە لە بابەتەی کە ئەی بەستێتەوانێ بەنێو خودی خۆمانەوە وەکو کورد بەنێو کۆمەلگای کوردیەوە دەما ئەوە سەرنجڕاکێشێکی بۆ دروستەکاتەوە. دەستان خۆش بێ ئاراجان زۆر خۆشحاڵ بووین هەمیشە دوای سەرکەوتنی زیاترت بۆ خوازین بێگومان بوونی ئێوە کە سەرکەوتن بەدەستێنن لە هەر فیستیڤالێکا بێت لە هەر کارێکا بێت وزەیە بۆ ئێمەش. زۆر سپاسانەکەم ئێوەمان ماندوو کرد زۆر سپاس دەستان خۆش بێ قوربانم.